فەرمان ڕۆژی جیهانی ڕووبارەکانە ڕووبارەکان گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەوەی کە سەرچاوەیەکی ئاو بۆ ئێمە دابینەکەوە ئاوی شیرین بە ئێمە بەخشێت ئایا تا چەند توانیمانە لای خۆمان ڕووبارەکانمان بپارێزین لە ڕووی ژینگەییەوە تا چەند توانیمانە خاوێنی ڕووبارەکانمان پارێزین لە ڕووی ئەوەی کە ئێمە ئەم بەفروبارانەی کە لە وەرزی خۆیان ئەبارێ تا چەند توانیمانە گلدانەوەی ئاومانە بێ و ئەو لە ڕووبارەکانمانە بێڵینەوە سود بیبینین لە وەرزەکانی ترا و بتوانین بەکاری بێنی وەکو سەرچاوی وزەوەکو کارەباوکو سەرچاوی ئاو خواردن بەکاری بێنی جا ئێمە بووی زیاتر گفتوگۆ لەسەر ئەم بابەتەکەی میوانداری زۆر بەڕێت پرۆفیسۆری یاریدەدە دکتۆر دیارعەلی وەکو پسپۆری سەرچاو ئاویەکان بەڕێزیان لێرە ئامادەیە فەرموو زۆر بانی باش بەخێر بیت زۆر بەخێر بیت سەرچاو فەرم بەخێر بیت بانی باش دکتۆر بانیتان باش سپاس بۆ ئامادەبوونە لەگەڵ ئەم کەش و هەوایە دکتۆر وڵا باشین خۆشە ئەم شەو هەموو چاوەڕێمانە کەریتە بە پێوەی میدیاکان بێت ئیتر لەسەر شاخی گۆژە هاوکارانم ڕاستە خۆیان گواستەوە خەڵکێکی زۆر ڕووی کردە بوو پروشەی بەفر بوو بەڵام چاوەڕێمان کرد بێتە ناو شاری سلێمانی شەوە بەڵام ئێستا بەر شاخی گۆژەی کردوێتەوە ئەم شەپۆلی بەفروبارانە لەوانەیە زۆرچەی ناوچەکانی سنووریەکانی گرتە بێتەوە وامە سوود و تایبەتمەندی خۆی هەیە لەگەڵ ئەم شەپۆلێ ئەگەر لە ناو شارەکانی شا ببارێ سوودەکەی زیاتر بێ بەر لێ بچمە لای ڕۆژی جیهانی ڕووبارۆشتانە بڵێ تەمان ئەم شەپۆلانە دڵخۆشکەرن ئێمە لە یەکێ لە چاوپێکەوتنەکانە لە هەوینە باسمان کرد کە بە هەموو ئەگەرەکانە بێ ئەم ساڵێکی تەڕ بێت بەڵام ساڵە تەڕەکە بەداخەوە تۆزێ دوا کەوت هەرچەند ئێستا کە سەیری ئەو داتایاناکەین کە دوێنێ بڵاو بۆ زۆربەی ئەو وێزگانی کە بڵین بەنانبارین تۆمارەکەن لە زۆربەی وزگەکان لە پار زیاتر باریوە خۆی پاریش ساڵێکی باش بوو بەڵام ئەگەر سیرکەین ئەمە خۆشبەختانە زۆر گرنگە بۆ سەر چاو ئاوەکان بەڵام بەنسبەت ناو شار و شارۆچکەکانەوە ئێمەوەی کە گرنگە بۆ ئێمە ئایا ئەو بڕەبارانی کە ئەبارێت لە چ ئاوزێڵێک ئابارێەوە بەرە و ئەو ئاوزڵانی کە ئێمە گرنگن بەلای ئێمەوە کە بۆ نمونە ئەوانەی کە سەرچاو ئاوەکانی شار و شەشکەکان دابینەکەن ئاوزێڵی بۆ نمونە دوکان ویان دەربەندی خان ویان ئەو شوێنانەی کە بەنداوی بچووک ویان پۆندی لێ دروستکراوە هەروەها بۆ نمونە شارێکی وەکو سلێمانی ئەگەر سەیرە بکەین خۆشبەختانە ئێمە شاخی گۆیژە خۆشەکە بەفری لێباری باران لێبارێت چکە ناوچەی پاراوی ئاوی ژێرزەوی شاری سلێمانیە کەواتە کە ئێمە لەو شار و شارچکانە ئابارێت گرنگە بزانین ئایا پاراوی ئاوی ژێرزەوی کاتەوە یان هەر ئەچێتە ناو بۆ ئاوزێڵانی کە ئاوی سەرزەوی ئەبوژێنێتەوە ئەمە بەنسبەت ئەو شەپۆلە بارانیانی کە بەڕێزت باست کرد زۆر باشە با بڕینە سەر ڕووبارەکان و کەزانین ڕووبارەکان و جۆگەکان بەپێی ئامارەکان بێت لە سایەکی گۆیزەوی پێکهێنێ بەڵام لەگەڵەوەش کە دیمەنێکی سروشتێکی جوانی بەخشیوە بەم گۆیزەویە با باس لە سوودەکانی ڕووبارەکانیش بکەین جارێ پێش هەموو شتێ ئێمە باز لە ڕووبەر بکەین سەرچاوێکی ئاوی شینینی گرنگە بۆ هەموو شوێنێک تەبان ئێمە باز لە ئاوی شینینی سەرزەوی بکەین نسبەتێکی زۆر کەمە ڕێژێکی زۆر کەمە کە 2/8 2/8 نزیکی 2/2 لە بڵین بەستەڵەکەکانایە ئەوەی کامێنێتەوە ڕێژەیەکی زۆری ئاوی شینینی سەرزەوی ئەمە کە ئەمە بە گلۆبەڵی قسە بکەین ئاوی ژێرزەویە کە لە 10 بەڵام ڕووبارەکان لە 100 ئەو ڕێژەیە پێکێنێنی پوینت ئەو یەک پێکێنێ لەگەڵ ئەمە سەیرەکەین زۆربەی شارستانیەکان لەسەر ڕووبارەکان دروست بوون هەروەها ئاوی سەرزەویە لە زۆر شوێنەکان کە فریای ئەو شارستانیانە کەوتو هەروەها بۆ ئەو گوند و بۆ ئەو شارە گەورەکان و شارۆچکەکان ئێستا ئێمە هەر بە نمونە بینینەوە چ شاری سلێمانی چ شاری هەولێر بەڕاستیەوەی کە ڕزگاری کردووە بۆ دابینکردنی ئاوی خواردنەوە بۆ ئاو پێداویستەکانی ڕۆژانەمان ڕووبارەکانمانە بە تایبەتی ڕزەی گەورە و زەی بچووک هەروەها شارۆچکەی دەربەندی خان کە سەیری بکەین کە ئاوی سیروان لەبەرەوە ڕووبار گرنگیەکی خۆی هەبووەوە ڕۆژێکی بۆ دانراوە کە ڕۆژی ڕووباری جیهانیە کە ئەمە لە ساڵی 2005ەوە ئەمە یادی ئەکرێتەوە لە هەمان کاتا کە ئێمەڵین سەرچاوێکی باشی ئاوی شیرینە بۆچی ڕۆژێکیان بۆ داناوە کێشەکە لەوایە ئاوی سەرزەوی زۆر بە ئاسانی ویان ئاوی ڕووبارەکان زۆر بە ئاسانی ئێمە شوێنەکە پاشەڕۆکانمانی تێفرەت بدەین ئەمە لە هەموو جیهانە هەیە کەواتە ئێمە ڕووبار خۆی یاسایەکی هەیە لە ساڵەکانی 60ەکان لە عێراق یاسایەکی بۆ دانراوە کەواتە لە هەموو جیهانە ئاوێکی سازگارە ئاوێکی شیرینە بۆ دابینکردنی پێداویستەکانی ڕۆژانی ئادەمیزاد و کشت و کاڵ و هەروەها
پیشەسازی لامان کاتا ڕێڕەوی ئاویە بۆ گواستنەوە هەروەها بۆ سامانی ماسی هەروەها زۆر جار کە تۆ بەنداوێکی لەبەرا دروستەکەی بۆ کارەبا کەواتە گرنگێکی خۆی هەیە ڕووبارەکان وتمان هەر لە شارستانیەتەوە کە ئەگەر سەیری بکەین هەتا پێداویستی ڕۆژانەمان هەتا پێداویستی کشت و کاڵ هەتا پێداویستی پیشەسازی کەواتە ئەوەی کە گرنگە لێستا ئاوە سەرزەوێکە هەیە یان ڕووبارەکان هەیە بەردەوام من چکە ئێمە باز لەو ڕووبارانەکەین کە بەردەوامی ئاوی پیاڕوان نەگەڵ بەردەوامانی کە مەوسمین ویان وەرزین لەبەرەوە ئەو ڕووبارانە ئێمە چۆن پاراستنیان بیان پارێزین لە پیسبوون کەواتە دروشمی ئەم ساڵی بڵێن ڕۆژی جیهانی ڕووبارەکان ئەوەیە چۆن ئێمە ڕووبارەکانمان بپارێزین لە پیسبوون. باشە دکتۆر منەماکەم بە پرسیارێک ئەوەی کە پێشبینیە کرێ ئەم ساڵێکی تەڕوبڕ بووە بەڵام ئەتوانین بڵێن لە وەرزەکانی ترە ئێمە تووشی وشکە ساڵی نابینەوەکو ساڵانی ڕابردوو؟ بەڵێ ئێمە کەڵین باز لە بارانەکان بکەین بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستان ویان عێراق شتێکمان هەیە پێڵین ساڵی ئاوی ویان ساڵی هایدرۆلۆجی ساڵی هایدرۆلۆجی ئەم ساڵە بۆ بەنسبەت ئێمەوە لە مانگەکانی دۆ دەست پێکا تا مانگی پێنج ئەنی کەواتە وەرزی بارانبارینمان لە مانگی دۆ دەست پێکا بۆ مانگی پێنج ئەگەر سەیری بکەین زۆر ساڵ سەیری تۆمارەکانی داتای کەشناسی بکەین لە مانگی نۆشا زۆر جار بارانێکی باشباریەوە بەس ئەوەی کە متتەبع ئەوەی کە هەیە و کە بینیومانە و بەپی ئەو تۆماری داتیانە لە مانگی دابارین دەست پێکا بەڵام بەداخەوە بۆی گۆڕانکاری لە کەش و هەوا ئێستا خەریکە ڕوات ینی مانگی دە بەجێ ئەهێڵێت زۆربەی سەیرەکەین مانگی دەشمان وەکو مانگی نۆایە بڕێکی کەم تیا ئەبارێت چکە ئێمە ئەو داتایانەی کە هەمانە ئەگەر وەکو بڵێن تێکڕای حساب بکەین ئەبێ لە مانگیدا نزیکی لە 20-25 میلیمەتر بارانبارین ببارێت لە مانگی 11 نزیکی 8 میلیمەتر باران ببارێت بەڵام خەریکە ئەو 20-25 نامێنێ زۆر جار خەریکە 11 زۆر لە ساڵەکانمان ئەم ساڵانەی دوایی 11 بارانی تیان نابارێت ئەوەی کە گرنگەکەواتە بارانبارینەکاندا بەش بۆی لە وەرزی زستانە بێ 150 ئەو بارانبارینە بۆ نمونە ئەگەر باز لە شاری سلێمانی بکەین کە تێکڕاکەی بۆ 7 ساڵ بڵێن 600 میلیۆن بارانبارینە ئەبێ لە 150 لە وەرزی زستانە ببارێت لە هەولێر کە تێکڕاکە 400 میلیمەتر ئەبێ بڵێن 150 200 میلی لە زستانە بارێت بەڵام ئەمە کەم بۆچەوە کەواتە ئەوەی کە گرنگە بارانبارینەکان لە وەرزی زستانایە چ بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی وەروەها بۆ زەویە کشت و کاڵەکانمان بەڵام بەداخەوە خەریکە ئەمە ئەڕوات بەڵام خۆشبەختانە بۆ ئەم ساڵ ڕاستەیەک ئەگەر سەیری شاری سلێمانی بکەین نزیکە لە ساڵی پارەوە بەڵام پاروشکە ساڵی نەبوو نزیکی 800 میلیۆن بارانباری بوو لە زۆربەی ناوچەکان لە پێنجون لە ڕانیە لە دوکان لە پار زیاتر باریوە تەنیا لە کەلار و لە کفری و لە دوو شوێن کەمتر باریوە کەواتە ناکرێ بڵین وشکە ساڵە بە هەموو ئەگەرەکان بەس ئەڵێ العلم عند الله بەڵام خۆشبەختانە ئێمە ماوەمانە مانگی دوومان ماوە و مانگی سێمان ماوە و مانگی چوارمان ماوە ئەمانش بە دڵنیاییەوە ئەگەر بارانێکی باشی تابارێ ئێمە لە ترسی وشکە ساڵی دەرەچین زۆر باش اینجا لە ناوچە شاخاویەکان بەفرباریەوە کە میشاڵێن بەفری سەرچاوەیەکی زۆر باش هەم ئاوی سەرزەوی هەم ئاوی ژێرزەویشە اینجا پێشەوەی باس لە گرنگەکانی بەفر بکەین بۆ ئاوی سەرزەوی ئاوی ژێرزەوی هاوکارانمان راپۆرتێکان بۆ ئێمە ئامادە کردووە لەسەر شێوازی دروستبوونی بەفر بە ئێمە و بەڕێزی شت و بینەرانیش بێکەوە بینەری ئەم راپۆرتە بین و لە پاش ئەنداجێژە بە تەوارەکەمان ئەدەین فەرموون. بەفر ئاوێکی بەستووە کاتێک هەڵمی ئاو لە کەشدا چڕ دەبێتەوە بەفر دروست دەبێت هەڵمی ئاو کاتێک دەیبەستێت کریستاڵی گەورە و ڕۆن دروست دەکات جوڵی هەواش ئەم کریستاڵانە لە کەشدا پەرش و بڵاو دەکاتەوە و دەست بە بەرزبوونەوە و نزمبوونەوە دەکەن بۆ کۆکردنەوەی زۆرترین کریستاڵ کاتێک کۆمەڵێک کریستاڵ یەک دەگرن و دەبنە بەفرێکی قەبارە گەورە تا ئەو ئەندازەی کە بەس بێت بۆ دابەزین لە شێوەی کلووە بەفردادا دەبەزێت بۆ سەر زەوی کلووە بەفر شێوازی جۆراوجۆری زۆرە بەڵام بە زۆری لە شێوەی ئەستێرا یان 6 پەردایە لە هەموو سیرتر 2 کلووە بەفر نییە لە دنیادا بە تەواوی لێک بشەن
کاتێک تیشکی ڕۆژ دەکەوێتە سەر کلووە بەفرە بلور بووەکە زۆر لایەنی کریستاڵەکان پێچەوانە دەکاتەوە لە ئەنجامی ئەو پێچەوانەکردنەوەیشدا ڕەنگی بەفر سپی دێتە پێش چاومان ئەو بەفرانی لە بازاردا دەفرۆشتێن لەبەر ئەوەی ڕێژەیەکی زۆر ئاوی تێدایە بۆیە پێکاتی کریستاڵی نییە و سروشتی شکانەوەتیاندا زۆر جیاوازە بەو هۆیەوە ئەو بەفرە ڕەنگی نییە و ڕۆن دەردەکەوێت بەفری سەرچیاکان سەرچاوەیەکی گرنگن بۆ ئاوی ڕووبارەکان بەفرە بەسەر یەکدا کەوتوەکانیش زەوی لە مانگە سەختەکانی وەرزی سستان دەپارێزێت بەفری تازەباری ویش نزیکەی لە 95 گەرمای خۆر دووبارە پێچەوانە دەکاتەوە بۆ ئاسمان ئەمەش یەکێکە لە هۆیەکانی داوەزینی پلەی گەرما لە زۆربەی شەوانی زستاندا. دەستخۆشی باوکارانم بۆ ئامادەکردنی و راپۆرتە دکتۆری کە لە راپۆرتەکە بینیمان لە سەرەوەی کە بەفر چۆن دروستە بێت و چۆنە بێتەوەی کە ڕێژەیەکی باش ببارێ بەڵام من یەک بابەتی تیا بۆ زۆر گرنگ بوو کە ئاماژەی بۆیە بەفری سەرچیاکان سەرچاوەیەکی زۆر گرنگم بۆ ڕووبارەکان ئێمەش بەفری سەرچیاکانمان ئەتوانین سوودی لێ ببینین بۆ ڕووبارەکانمان دەستیان خۆش بێ بۆ راپۆرتە بەس من هەندێک سەرنجم ئەگەر ئیزافە بکەم لەسەر ئەو راپۆرتە ڕاستەوەکو باسمان کرد ئێمە وتمان لە بەستەڵەکەکانە دوو لەدا دوی ئاوی شیرین لە بەستەڵەکەکانە ئەمە کەواتە بەفرێکە و بەستویان لە شێوازی بەفرەکە کەواتە بەفر یەکەم پێشەوەی باز لەوە بکەین ئایا چۆن گرنگە بۆ سەرچاو ئاوەکانمان سەرچاوێکی ئاوی سازگارە کە ئەگەر تۆ تۆپەڵێک بەفربێنیت و بیتوێنیتەوە ئاوێکی یەکەم سازگارە و ئەو خوێنی کە توات تۆ زۆر زۆر کەمەنی وکو ئاوی فلتەر وایە نزیکی ئاوی فلتەر ئەبێتەوە طبعا گرنگ لە بەفربارینە چییە چڕیەکەیەتی ئەو بەفرەی کە ئەبارێت تا چ حدێک ئەو چکە تۆ ئەگەر حساب بکەی هەموو یەک بە سیانزەیە یعنی بۆ نمونە ئەگەر 13 سانتیمەتر بەفر ببارێ وەکو وایە 1 سانتیمەتر بارانباری بێت لەبەرەوە اینجا ئەمەش دیسانەوە سابت نییە ئەمە بە تێکرا قسەکەین ئاعتیماد دەکاتە سەر ئەوەی کە چڕی بەفرەکە ئێمە خۆمان ئەیبینین زۆر جار بەفرەها بەفرە وشکی پێڵین سیرەکەین سوکەڵەیە هەندێک بەفر هەیە نەخێر سیرەکەین قورسترە تەڕترە کەواتە ئەمە بڕێ ئاوی زیاتری لە خۆگرتووە ئەمە گرنگە حاڵاتی ئەمە بزانێت بینەوە سەر پرسیارەکەی بەڕێزت کە ئایا لەسەر چاو شاخەکان بەدڵنیایە و ئێمە ئەگەر سەیری بکەین و بەفری کە ئەبارێت وکوتمان سەرچاوەیەکی ئاوە بمانێ و نەمانەوە کەوەیەک بە سیانزەکانی کە مەڵین لە هەندێک شوێنە مەترێک بەفرباریوە کەواتە دابەشی سیانزەی بکەین واتە وایەکە بۆ نمونە 9 سانتیم کە ئەمە کاتە 90 میلیمەتر بارانبارین کە ئەمەش بڕێکی زۆرە اینجا ئەمە خاصەتی ئەم بەفربارینە گرنگجەکەی چی خاصن بۆ ئاوی ژێرزەوی بە هێواشی ئەتوێتەوە بە هێواشیدا ئەچۆڕێتە ژێر ئاوی ژێرزەوی کەواتە وەکو بارانێکی بەخوڕ نییە زیاترینی بارانە بەخوڕەکان سوودی هەیە بۆ ئاو سەرزەویەکانمان و بۆ ئەوەی کە بڕی ئاو سەرزەویەکانمان زیاد بکات کە سێڵاو دروست ئەبێ بەڵام بەنسبەت بەفرەوە زیاترینی لەبەرەوەی بە هێواشی ئەتوێتەوە و کاتێکی زیاتر ئەمێنێتەوە لەسەر چیاکان بەهۆی نزمی پلەی گەرمیەوە لەبەرەوە زۆر زۆر بەسوودە بۆ پاراوکردنەوەی ئاوی ژێرزەوی ئەوەی کە بە بەفر پاراو ئەبێتەوە بەڕاستی زۆرترەوە کۆی بە باران ئەگەر بارانێکی بەخۆر ببارێت لەبەرەوەمە گرنگە و هەرمان کاتیشا لەو شوێنانەی کۆکو چاکانی قەندیل و ئەو حەساڕۆست و ئەم شوێنە بەرزانە لە کاتی هاوینات بە دڵنیاییەوە دیسانەوە لەبەرەوەی پلەی گەرمان لە پڕ بەرزە بێتەوە ئەبینین جۆگە لە دروست ئەبێ و ئاو دیسانەوەمە سوودێکی ئەبێت بۆ ئاوە سەرزەویەکانمان کەواتە بەفر زۆر زۆر گرنگە بارینی لەسەر چیاکانمان و مۆدلات هەیە سەر لە زۆر وڵات حسابی ئەو مۆدلاتانە کەن بزانین ئایا بە تەقنیەی GIS بزانین ئایا ئەم بەفری کە باری و لەسەر ئەم چیانە و بەو ئەستوریەی کە هەیەی ئایا ئەگەر ئەمە بتوێتەوە چەند ئاو دروست ئەکاوە چەند ئاوی ژێرزەوی پاراوە کاتەوە بڕەکەی هەروەها بۆ ئاوی سەرزەویش بڕەکەی چەنە زۆر باشە لە ئێستادا گۆڕانی کەشوهەوا باسێکی جیهانیە باسێکی گەرموگوڕی میدیا جیهانیەکانیش ئەتوانین بڵێن ئێمە مرۆڤ دەستمان هەیە لەم گۆڕانی کەشوهەوایەدا
بەڵێ بە دڵنیاییەوە ئێمە گرسەی بکەین باس ئەکرێت گۆڕانی کەشوهەواوە ئێمە بەڕاستی کە زەوی دروست بووە یعنی ئەمە زانستێکی جیۆلۆژیکە ئێمە زەوی 4 میلیارد و لەدا 5 ساڵ دروست بووە ینی لەوانەیە هەندێک کەس بڕوا بۆ ڕقەمانە نەکا کە ئەمەڵین 4 میلیارد ساڵ زەوی دروست بووە کە زەوی دروست بووە لە دوای 2000 ساڵ اینجا ئۆکسسیژین و ئاو ئەمان 2 میلیارد ساڵ اینجا ئۆکسسیژین و ئەمانە دروست بووە کاتە کە دروست بووە زەویەکی پاک بووە سەرچاوی ئاویتیا بووە هیچ کێشەیەکمان نەبووە ڕێژەی بڵین بۆ نمونە گازی CO2 یان دۆمۆکسیدی کاربۆن لە هەوا ڕێژێکی سابت بووە بەڵام سەیرەکەین لەم 100 ساڵەی ڕابردووە بۆ هۆی زۆربوونی ئادەمیزاد و زۆربوونی چالاکیەکان بۆتە هۆی ئەوەی کە سەر زەوی بە خاچی بە هەوای بە ئاوی هەمووی پیس ببێ بۆ چالاکیانەمان ئێمەش ناکرێمە هەرەبێت چالاکیمان هەبێەوە مرۆڤ لە زیادبوو نایە بەڵام ئایا چۆن ئێمە بەری لێ بگرین ویان خۆمان ڕابێنین لەگەڵەوە وا بکەین کە بیپارێزین لە پیسبوونێکی کەم یعنی بمانێەوە نەمانوێت پلەکانی گەرمای سەر زەوی زیادی کردووە ڕێژەی دووەمۆکسیدی کاربۆن زیادی کردووە گازە گەرم کەرەکان زیادی کردووە کە ئەچێتە ناو هەواوە ئەمە وای کردووە کە کەشوهەوا بگۆڕۆک و باسم کرد کە ئێمە ساڵی هایدرۆلۆژی هەرێمی کوردستانمان بە نمونە هێنایە کۆ کوتمانە بێ لە مانگی دابێ خەریکە شفت دەکات هەروەها سەیری بکەین ئێمە دەگمەنە سەیری باخ و باخاتەکانمان بکەین سەیرەکەین ئێستا مانگی یەکە بۆ نمونە گوڵەباغ چەکەرەی کردووە خەریکە گوڵ ئەکات گوڵ ینی ئەمە هەمووی گۆڕانی کەشوهەوایە و گۆڕانی وەرزەکانە باڵندەکان سەریان لێ شێواوە ینی سەیرەکەین لە زۆر شوێن مەفروزە ڕیشۆڵە ببینین نایبینین کەواتە ئەمە هەمووی بەهۆی چالاکی ئادەمیزاد بەڵێ چالاکی ئادەمیزاد و بەداخەوە وڵاتە پیشەسازیەکان بە تایبەتی وڵاتەیە کوردەکانی ئەمریکا و وڵاتی چین ئەمە دوو وڵاتی زلهێزی گەورن کە بەهۆی پیشەسازیەکانی ئەوانەوە ئێمە باجەکەی ئەدەین کە هیچ ئیلتیزامێکیش ناکەن بۆ معاهدەت دەوڵەتیانی کە ئەکرێت کە ئەمانەی کیۆتۆ و نازانم ئەم کۆنفرانسانەی کە ئەکرێت بەداخەوە ئەمانە هیچی پێیوەست نابن پێوەی لەبان ئەوان پیشەسازیەکەیان لا گرنگترە بەڵام ئێمە وڵاتانی هەژار و وڵاتانی بڵێن ژمارە سێ ئێمە باجەکەی ئەدەین کەواتە مانوێ نەمانوێت چالاکی ئادەمیزاد کاریگەریەکی تەواوی کردوتە سەر ژینگە و بەردەوامە ئەمە و کاریگەریەکانی زیاتر ئەبێت لە ساڵانی داهاتوو کەواتەوە قواکرێت لە ساڵی 2030 بەڕاستی کێشەیەکی جیهانی گەورە دروست بێت لەسەر ئاوی شیرین بە تایبەتی ناوچەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست دکتۆر لەگەڵ هەموو ئەو بارودۆخە و لەگەڵ هەموو ئەو گۆڕانکاریانەی کە لە کەشوهەوایە ڕوئەیە لە جیهانە ئێمە باسی ڕووبارەکانەکەین ینی ئەگەر ئێمە لەم وەرزە جوانەی زستانە کار وەرزێک لای خۆمان چێژ و تایبەتمەندی خۆی هەیە ئەگەرم ئاوەی کە گلی ئەینەوە ینی بە دڵخۆشی وێڵە ئێمە بەپێی هەڵکەوتنی جوگرافیە ناوچەکەمان ناوچەیەکی شاخاویە ئەو ئاوەی کە گلە درێتەوە لەوانەیە ئێمە دوو سەرچاومانە بێت کە زۆر گرنگی پێبین دوکان و سیروانە ئەگەر ئەم دوکان و سیروانە ئەو ئاوەی کەیەتە ناوی تا چەند گرنگە لە ڕووی ژینگەیەوە بیپارێزین تا چەند گرنگە لەوەی کە ئەو ئاوەشیرینە ئێمە لە پیسێتی بیپارێزین لەوەی کە کۆمەڵێ تێکەڵکردنی گازەکان تێکەڵکردنی مادەی پلاستیک تێکەڵکردنیەوەی نابە پرسیارانە مامەڵەکردن لەگەڵم ئاوەیە ئەمانە تا چەنە بێتە گرفتێک کە ئێمە لە وەرزەکانی ترا ئاوێکی خاوێن و شیرینمان دەست نەکەوێت من لە سەرەتاوە باسی دووشتم کرد ئێمە وتمان ئەمە ڕووبارێکمان هەیە و سەرچاو ئاوەکانمان وازەحە لە هەرێمی کوردستان وەکوتمان دروستمی ئەم ساڵی ڕۆژی جیهانی ڕووبارەوەیە کە بیپارێزین لە پیسبوون ئێمە ئەو ڕووبارانی کە هەمانە کە وڵاتێکین ڕاستە ئێمە ئەڵێن ئێستا باسی سلێمانی ئەەکەین یان باسی بۆ نمونە ئاوزێڵی دوکانەکەین یان بۆ نمونە دەربەندی خانەکەین سەیرەکەین بڕێکی باش باران ئەبارێت لە هەرێمی کوردستان بەڵام نەمانتوانیەوە بە تەواوەتی سوود لەو بارانە ئێمە لەو درێنەی ئاون بکەین و سوودی لێ ببینین پۆند و بەنداوی مامناوەند و گەورە دروست بکەین یعنی معقول نییە ئێمە تەنیا و تەنیا ئەتیمادمان لەسەر دوو بەنداوە کە ئەگەڕێنەوە بۆ سەدەی ڕابردوو بۆ ساڵەکانی پەنجەکان و شەستەکانی سەدەی ڕابردوو کە بەنداوی دەربەندی خان و دوکانە تا ئێستا بەنداوێکی گەورەمان دروست نەکردووە زەی گەورەمان داهاتەکەی داتای پێشووتری ساڵانە 14 میلیارد متر سێجا ئاوی هاتووە داهاتەکەی ئێستا دابۆزیوە بۆ 8 بۆ 9 میلیارد باشە تا ئێستا بەنداوێکی لەسەر نییە ئەم ئاوە جوانە ئەڕواچی سوودێکمان لێ نەبینیوە بەنداوێکی لەسەر نییە بەڵام تەنیا و تەنیا ئێمە بمانوێ نەمانوێ هەرێمی کوردستان ئەو ڕووبارانی کە هەمانە زۆربەی ناوخۆین لە سەد نزیکی 30 بۆ 32 ئاوی دیجلە پێک ئەهێنن ئەمە ژمارەیەکی زۆرە و پێوانەیە تۆ باشە تۆ نەتوانیت
سوود لەو 1932 وەرگریت کە ئێمە ئەگەر هەمیشە من لە هەموو چاوپێکەوتنەکە خۆمان بەراورد بکەین لەگەڵ وڵاتی ئیسرائیلە کە داهاتی ساڵانی 2 ملیار مەتر سێجا ئاوە ئێماڵین یەک ڕووبارمان ساڵانە لەوانەیە بۆ نمونە دوکانمان لەوانەیە ساڵانە 4 بۆ 5 ملیاریان 3 ملیار مەتر سێجا ئاوی پیا بڕۆ یەک ڕووبارمان جاوەرە تۆ بڕۆ بۆ ڕووبارەکانی کەمان بۆ ئاوی ژێرزەویمان بەداخەوە ڕاستە حکوومەت یاریێمی کوردستان لە ساڵەکانی پێشووتر لە 2014 و 13 کە پلانێکی هەبوو کە چەند سەد بەنداوێک دروست بکات بەڵام من هەمیشە ئەڵێم لە هەر شوێناکە بەنداوێک چ بچکۆلەش بێ هەر دڵخۆشکەرە کە تۆ ئاوگل بیتەوە کەواتە ئەبێ ئێمە استراتیجی ئێمە یەکەمینمان ئەوە بێ کە ئێمە بتوانین ئاوی بارانە و گل بینەوە و ڕووبارەکانمان هەر چۆنێگە بەنداوی لەبەرا دروست بکەین استراتیجی دووەممان ئەوەیە چۆن ئەم ڕووباران و بەنداوانەمان بپارێزین لە پیسبوون یعنی سیرکەین بەنداوێکی وەکو دوکان نزیشی کاپاسیتەکەی ویان ئەوەی کە ئەیگرێت 6 ملیار مەتر سێجایە بەڵام ئێستا ئەگەر سەیری بکەین لە 2 ملیار کەمتری تایە کە هیچ کاتوانە بووە کەواتە تا بڕەکەی دابەزێت ئەمە ئەگەری پیسبوون و گۆڕینی کواڵیتیەکەشی زۆرە بمانێ و نەمانێ ئەو شار و شارچووکانی لەسەر ڕووباری بۆ نمونە زەی بچووکە ویان لەسەر بەنداوی دوکانە لە زیادبوونان ئەگەر ئێمە بشمانەوە نەمانوێ نزیشی 1.5 ملیۆن کەس ئاو لێەوە دابین ئەکرێ بووی کەواتە ئێمە 1.5 ملیۆن کەس کە ئێستا بە تەقەنیەشی زۆر سادە و ساکار لە دوکان تەصفیە ئەکرێ و ئەدرێ بە هاوڵاتی ئەمە ئەگەر ئاوەکانمان نەپارێزین لە پیسبوون ئێکاکە ئەگەر ڕووباری زەی بچووک ویان بەنداوی دوکان پیس ببێ وەکو دەربەندی خانی لێ بەچی تۆپاشی ئەەکەی تۆ ئاوی 1.5 ملیۆن کەس دابین ئەەکەی کەواتە تەقەنەی زیاتر پێویستە حکوومەت ئەرچێکی قورستری ئەەکەوێتە سەر لەوەی کە ئەمە پاڵاوتنی زیاترەوێ ئەمە مادەی زیاتری ئەوێت تۆسی قەت پێی نامێنێ بە ئاوەکە ئەگەر بڵین پیس بووە لەبەرەوە استراتیجی حکوومەت وەروە استراتیجی هاوڵاتیش بەڕاستی ئەبێ ئەو ڕووبارە وەکو بڵین ژیانی خۆی سیر بکات چکە ژیانمانە ئێمە لە ماڵەکانمان ناتوانین بێکارە بە دانیشین بەس بێ ئاو ناتوانین دانیشین و هەروەها ئاوێکی پیس بێتە ماڵەکانمانەوە هەر خۆمان ینی نەفسیان پێی تێگەچین کەواتە بێ ژیانی هاوڵاتیە ڕووبار ئەبێ ئێمە کە ئەچینە ڕاستە ڕووبار جوانە ئەچین بۆ سەینان بۆ گەشت ناکرێ من بوتڵێ ئاوی تێفڕێبم پلاستیکی تێفڕێبم بۆ نمونە خواردنەکەم ئەدەی علاگەکەم نایلۆنەکەم نازانم فڕێ بەمە ناوی چکە ئەوەکو وایە من گیانی خۆمم پیس کرد بێت ئەو ڕێدی تۆ ئەچیتە دوکان لەوێ پیسیەکەی هەر لەوێشە ئەو ئەوەیەتە ناو ماڵەکەی تۆ ئەی خۆیتەوە لەبەرەوە ئەگەر ئێمە و هەروە هاوڵاتی کەمە دوولایەنێ هەم هاوڵاتی و هەم حکوومەتیش کە حکوومەت ڕاستە ئیشە قورسەکەی لەسرە بەس هاوڵاتیش ئەگەر هاوکار نەبێت حکوومەتیشی پێ ناکرێت لەبەرەوە ئاوەکانمان ئەبێ وەکو ژیانی خۆمان سیر بکەین چۆن ئەبینین ڕووباری سیروان کە چی لێ بەسەر هاتوو ئاوی تانجەرۆ بەنداوی دەربەندی خان کە سەیری ئەکەین بەڕاستی ئەمە ئەرچێکی قورسە تۆ بینی ئەم ئاودی سانۆسە لە نێوای لێ بکەی وەکو ئاوی دوکانی لێ بکەیتەوە لەبەرەوە ئەگەر پارێزگاری لێ نەکەین ئەگەر حکوومەت پلانی استراتیژی نەبێ بۆ دانانی پاڵاوتنی کارگەی پاڵاوتن ئێستا بۆ نمونە شاری سلێمانی معقول نیە تو ئەم هەموو ئاوە زێرا بە بکەیتەوە سەر ڕووباری تانجەرۆ و بڕاتەوە بۆ دەربەندی خان ناکرێت تو ئەبێت کارگەی پاڵاوتنی بۆ دروست بکەی کە هەر باس ئەکرێەوە فڵان کۆمپانیا هاتۆ بە تەمان و ئەمانە بەڵام خۆشبەختانە تا ئێستا بڕێکی زۆر کەمی لێجێبەجێ بکراوە لەبەرەوە ئەبێ استراتیجی حکوومەت یاریێمی کوردستان ئەوە بڕەکەی وازەحا باسمان کرد لە بەنداو بەڵام لە هەمووی گرنگتر ئەوەی ئێمە چۆن بیپارێزین لە پیسبوون کۆکو باسمان کرد کە دروشتنی ئەم ساڵی ڕۆژی ئاوی کەواتە ئەتوانین بڵین هەستکردن بە پرسیارەتی تاک زۆر گرنگە بە تایبەتی با ئەو بڵێن لە وەرزی ڕاوماسیە لەوانەیە هەندێک جار ئەو کەسانەی کە ڕاوماسی ئەگەن هەندێشت بەکاربێنن بۆ ناو ئاوەکان کە ئەمە ژەهراوی بوون بێ هەم بۆ ئاوەکە و دوایی بۆ تەندروستی ئەمە لەگەڵشا بۆ ئەو زیندەوەرانی کە لە ناو ئاوەکەدا ئەژین کەواتە چی بکرێ بۆی تر ئەم جۆرە کارانە قەدەغە بکرێت لەبەی هۆکارێکی سەرەکی پیسبوونی ئەو سەرچاوە ئاویانەیە خۆی ئێمە گەر ئەو هوشیاری تاک زۆر گرنگە بەڵام هوشیاری تاک چۆن بەرز بکەینەوە ئێمە تاک ڕاستە تۆ هەندێک کەس وەری ئەگرێت لە ڕێی میدیاوە کە ئەمە دڵخۆشکەرە من زۆرم پێخۆشە بۆ ئەم بەرنامانەی بەڕێستان کە هەمیشە کورسات دایمن لە ڕووی ژینگە و مەسائلی ئاوە من لەوە چێگەر چاپێکوتنەکانم بژمێرم لە کورسات دەیان چاپێکەوتن کە ئەمە خۆی دڵخۆشکەرەکەوە ئەم کەناڵە جوانە کە احتیمام بە ژینگە و بە سەرچاوی ئاو ئەم بابەتانایە کە ئەمە ژیانی خەڵکیە دەستخۆشیش بۆ ئێوە کە ئێوە بە باشیە توانن هەمیشە من هەموو کار ئامادەم چکە ئەمە گرنگە کامانە بگاتە هاوڵاتی و تاچی کورد هوشیار بێتەوە لە ڕێی میدیاوە کە گرنگە
و لە ڕێی قوتابخانەکان و فێرگەکان و هەروەها زانکۆکانەوە کە بەرنامەی ژینگەی وەرکشۆپی ژینگەی وانەی ژینگەی بترێ بە هاوڵاتی لە هەمووی گرنگتر داڕشتنی یاساکانە و جێبەجێکردنی یاساکانە یعنی ڕاستە ئێمە ئەڵین با یاسا هەبێت چکە لە هەموو جیهانە وایە تاک ڕاستە تۆ هوشیاریەکەی تۆ بەس تاک هەر سەرکێشە لە کۆمەلگایەکە لەوە چی ئەگەر دەکەس بین سیانمان هەر سەرکێشین سیانمان هەر جۆر نینێ ئێمە چێ ڕاستیەکاتەوە ئەم سیانی ترێ بە یاسا ڕاستی کاتەوە یاساش جێبەجێکردنی ئەوێت بەڕاستی من ئەیبینم پۆلیسی دارستانمان هەیە ئەی زۆر لە چاپێکەوتنەکانی ئەم بەڕێزانە ئەبینم معاناتیان هەیە سیرەکەڵێکا کە پارەمان پێنێ بیکەینە بنزین بکڕین و بیکەینە ئۆتۆمبیلەکانەوە تا بچین سەرپێکی کارێک بگرین کە ڕاوماسیەکە بۆ مادە ژەهرەوانی کە بەڕێزت باسی کرد کەواتە ئەمە هەمەلایەنەیە لەبەرەوە ئێمە دەوری میدیا زۆر گرنگە سوۆسیال میدیا زۆر گرنگە یاسا دەرکردنی یاساکان و چاودێریکردنی ئەو یاسایە و جێبەجێکردنی یاساکە کە ئەمە بودجێ ئەوێ بەڕاستی کە ئەمە متابعی ئەوێت لامان کات ئاباسیشمان کرد کە قوتابخانەکان لەبەرەوە ئێمە ئەگەر لە باخچەی ساوایەکانەوە دەست پێ بکەین یعنی قەیچەکە بە هەر باخچەیەکی ساوایان مەسەرەن وانەیەکی ژینگەی فێری مناڵەکان بکات چۆن پارێزگاری لە ئاو بکەوان قوتابخانەکان گەشتیان پێ بکەن بۆ سەر ئەو ڕووبارانە کامە ڕووباری پاکە کامە ڕووباری پیسە ئەگەر ڕووبارەکە پیس بوو چی تۆ لێ بەسەریەت ئەمانە باز بکرێت ئەمە ئەچێتە ناو مێشی ئەم مناڵەوە وا کاکە ئەمە تاکێکی تەندروست پێک بێنێ ینی ئەی خەڵکی ئەوروپاوەیان خەڵکی ئەمریکا و وڵاتانە بۆچی واوەکو ئێمە بیر ناکەنەوە کاتە لە مناڵیەوە هوشاریان داوەتێەوە لە مناڵیەوە ژینگەی لا خۆش کراوە بەداخەوە لای ئێمە وامان لێ هاتووە ینی بۆ ڕێکمان لە ژینگە بێ بۆ دار ببڕینەوە بۆ بیسووتێنین بۆ ئاو پیس بکەین زۆر بەهێنیش بێباکی و ئازانێ ئەم ئاوەهی حکوومەتیان ئەم ئاوەهینی بڵێن بۆ نمونە دەسەڵاتێکە نەخێرەمە هی تۆی ژیانی توێ هینەوەکانی داهاتوی توێ خۆیەوەش هەمووی بەرپرسیارەتیە یعنی دکتۆرۆک و باست کرد لە وڵاتانی ئەوروپایە ئەمەنە لە مناڵی و ئەم شتیان تیا چانون بۆتە بەشێک لە خۆیان ینی تۆ کولتورە بۆتە کەلتور یعنی بەڕاستی ئەڕێی لەسەر شەقامێکە ڕێی ژنێکی هەشتا ساڵ 90 ساڵە بینی بە عەرەبانەیەکەوە یعنی دەبێت کەوتبێ دەبەکە هەڵەگرێتەوە ئەگەر سوودی لێبینی ئەی باتە مارکێتی ئەگەر سوودی لێ نەبینی خاتە شوێنێکی تایبەت یعنی دواساتەکانی ژیانێتی بەڵام هەر بە ڕۆحی خۆی زانێت چکە لەگەڵ یا پەروەردە بووە من وەکو دوایین پرسیاری سام من یەک لەسەر ئەوە یەک وانەیەکی ژینگەم ئەوتەوە بە قۆناغی چواری خوێندکارەکانم وەختی خۆی سەردانێکی فەڕەنسام کرد ڤیددیوەکەم گرت هەر لەسەر قسەکەی بەڕێزت ینی ئافرەتێکی زۆر بەتەمەن بەخوا 80 بۆ 85 ساڵە بوو تەسەور کە هات علاگەیەکی پێ بوو مجموعە وەرەقەی پێ و یەکێکی کردە ناو تەنەکەی خۆڵی تایبەت بووە یەکێکی لێکە و بابردی چوو هێنایە و تێکەوە ڤیددیۆم گرنجام ڤیددیۆم پیشانی خوێندکارەکان ناوتم ئەوە بڵێن بیرکردنەوەی ئافرەتێکی 85 ساڵە چجا تۆکو گەنجێ بۆ ئەو بیرکردنەوە ڕاستە باسی ناوخۆمان کرد وەکو دوایین پرسیارم ئەگەر باسی ڕووبارەکان بکەین کاریگەری بەنداوەکانی وڵاتانی دراوسێ یعنی میشامێش پرسێکی زۆر گەورە بۆ نمونە ئێران ئەومان لێ بگرێتەوە سیروان وشکە بێت تورکیا ئەومان لێ بگرێتەوە دووکان کەمەکات زێ بچوو کەمەکات دیجلە و فرادمان بەرەو ئاقارێکی تر ئەڕوات ئەگەر ئەو کاریگەریانە لەسەر ئێمە هەبێت ئێمە هەموو چەمیشە چاوەڕێی شەڕی ئاو بکەین یعنی شەڕ جەنگێکی گەورەیە ئەوە تا چەند گرنگە خۆمان بیلۆکەینەوە بەنداوی ناوخۆی خۆمان زیادکەین بۆی کە سەرچاوی ئاوی زیاترمان هەبێت بەڵێ من باسم کرد شتێکەیە پێڵین ئاشتی شین یعنی دائیمەن ئاو ئاشتی ئەهێنێت یعنی ئەبێ ئاو کۆمان بکاتەوە بۆ ئاشتی نەک بۆ شەڕ وەڕاستی چونکە بۆچی بمانێ و نەمانەوێ ئەم ئاوە ژیانی ئێمە بەڕێوە ئەبات و ژیانمان لەسەر ئاوە لەبەرەوە شتێکێ پێڵین ئاشتی شین نەک بیکەین بە ئاشتی ڕەش و شەڕ بەداخەوە لێ کردووە کە ئەو شینەی لێ بکاتەوە بیکا کەوەکو باسەکرێت کە جەنگی ئاو دروست ئەبێ بەداخە وڵاتانی دراوسێمان سیاسەتێکی خراپ بەرامبەر ئێمە و بەرامبەر هەرێمی کوردستان و عێراقیش بەکارهێنن یعنی سەیری وڵاتانی ئەوەکەین لە هەندی حاڵەتە من ناحەقی وڵاتی ئێران ناگرم لەبەرەوەی وڵاتی ئێران خۆی لە قەیرانە ئاوێکی کەمی بەس ئەمەش ئەوە ناگەێنێ کە هەموو سەرچاو ئاوەکانی ئێمە بنبڕ بکات و بەنداوی لەسەر بکاوە کەناڵ ئەو پرۆژەی ئاوی گەرمەسێری کە بەتەمایە کە 4 بەنداوی دروست کردو ئاو هەر قەتع کە ئاوی سیروان وشک بکات بەڕاستی ئەمە کارەساتە کە ئەمە کاریگەریی زۆری ئەبێت لەسەرمان هەروەها وڵاتی تورکیا کە فشارێکی زۆری خصوصە سەر عێراق و کە ئەو بەنداوی ئەلیسۆ کە تەواو بۆ نزیکی 125 داهاتی ئاوی ڕووباری دیجلە کەمی کردووە بمانەوە نەمانەوێت فشارێکی زۆر لەسەر ڕووبارەکانی هەرێمی کوردستانە چکە حکوومەتی عێراقیش خۆی لە قەیرانایە داوا لە ئێمە کوتمان بۆ بەنداوی دوکان ئێستا کەمیتیایە چکە داواکاریە ئەبێت تۆ ئاوی بۆ بەربەیتەوە بەڵام خۆشبەختانە وەکو باسم کرد چزەی گەورەمان چزەی
بچووکمان بڕێکی زۆر لە ئاوزێڵەکەی مەساحەیەکی زۆر لە ئاوزێڵەکەی لە ناو هەرێمی کوردستانەیە کەواتە ئێمە ئەتوانین سوودی لێ ببینین بەوەی کە بەنداوێکی زیاتر بکەین و ئاوی زیاتر گر بدەینەوە ئەو کاتە ئێمە وەکوتمان سەرچاوێکی ئاوی باشمان هەیە و ئەکرێ ئێمە ئەگەر ئیدارەدانێکی باشی بکەین بەشی 10 ساڵ 15 ساڵ 20 ساڵی ترینەوەکانی خۆمان بکات بەڵام بەشەتی ئەگەر لە پیسبوون بیان پارێزین ڕاستە دەسەکانە خۆش بێت سپاس بۆ ئێوە.